بەڵێ دیارێکێت لە دوایم قەیرانە وزەی جیهانی کە دروست بۆ عراق بە دوای جێگرەوە دەگەڕێت بۆی کە ڕێککەوتنێک لەگەڵ کۆمپانیەکانی نەوتی سووریا بکات عراق بتوانێت ئەم قەیرانەش قەرەبوو بکاتەوە لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە گفتگۆی زیاتر دەکەم بەڕێز ئەحمەد قوبەچی جێگری سەرۆکی کۆمپانیای نەوتی سووریا لە دەمشقەوە لەگەڵما. بەڕێز ئەحمەد سپاسکە لەگەڵ کوردستان 24 با لە بابەتە سەرەکیەکەوە دەست پێ بکەم. هیچ ڕێککەوتنێک لەگەڵ بەغدا کراوە بۆ هەناردەکردنی نەوتی عراق لە ڕێگەی سووریاوە؟ الكاميرا معطلة الحركة في تأخير زمني شوية قصير. بەڵێ بەڕێز ئەحمەد ئەگەر گوێت لە دەنگی من بێ من پرسیارەکەم دووبارە دەکەمەوە عراق هەوڵەدات لە ڕێگەی سووریاوە نەوتەکەی هەناردە بکات. پرسیارەکەی من ئەوە بوو هیچ ڕێککەوتنێک لەگەڵ بەغدا کراوە بۆی کە نەوتی عراق لە ڕێگەی سووریاوە هەناردە بکرێت؟ فەرموو گوێ بیستم. بەڵێ میوانەکەم لە دمشقەوە لەگەڵ مەوێستە بارەت بە ڕێککەوتنی نێوان عراق و هەروەها سووریا قسەی لەگەڵ بکەم لەبەرەوەی وەکو ئاماژەم پێکرد عراق ئێستا بە دوای جێگرەوەی نەوتەکەی خۆی دەگەڕێت بتوانێت ئەو نەوتەی خۆی بە شێوازێک هەناردە بکات لەبەرەوەی کە عراق بۆ داهاتی خۆی لە سەدا 95 پشتی بە هەناردەکردنی نەوت بەستووە لەگەڵ داخستنی گەروی هۆرمۆز کە زۆربەی نەوتی عراق لە گەروی هۆرمۆزەوە هەناردە دەکرا. ئێستا قەیرانێکی گەورە ڕووبەڕووی عراقیش بۆتەوە بەڵام بە دوای جێگرەوەدا دەگەڕێت بۆ نەوتەکەی. بەڕێز ئەحمەد من جارێکی تر پرسیارەکەم بۆ بەڕێزت دووبارە دەکەمەوە مەوێستە بارەت بە ڕێککەوتنی نێوان بەغدا و هەروەها دمشق بزانم هیچ ڕێککەوتنێک لەگەڵ بەغدا کراوە بۆ هەناردەکردنی نەوتی عراق لە ڕێگەی سووریاوە ئەگەر کراوە وردەکاریەکەی چییە؟ بەڵێ گفتوگۆ هەن لە نێوان هەردوو لایەن لە ماوەی ڕابردوو ئەنجامدراوە لە نێوان لایەنی عراقی و سووری لەسەر ئەو باسە بۆ کەمکردنەوەی ئەو فشارەی لەسەر عراقیەکان هەیە بۆ گواستنەوە لە قۆناغیەکان بە بڕێکی کەمتر دەست پێ دەکرێت بۆ سووریا و دواتریش لە ڕێگەی بەندەرەکانەوە ئاراستە دەکرێت. ئەو ڕێککەوتنە ڕنگدانەوەی ئەو هاوهانگی و گفتوگۆیەیە کە پێشووتر هەبووە ئاماژەیەکی یەکجار ئەرێنیە بۆ پەیوەندی دوولایەنە ئاراستەکردن هەیە لەلایەن هەردوو حکوومەتەوە بۆ ئەوەی هاریکار بن. باشە. ئاماژەتان بەوە کرد سەرەتا بڕێکی کەم هەناردە دەکرێت دواتر لە ڕێگەی بەندەرەکانەوە کاری هەناردەکردن دەست پێ دەکات. ئەو بڕە چەندە دیاری کراوە لە ڕێککەوتنەکە کە عراق دەتوانێت چەندە نەوت لە ڕێگەی سووریاوە هەناردە بکات؟ لە ڕێگەی تانکەر دەبێت لە بیابان لە خاچی عراقەوە تا دەگاتە بانیاس لەوێ کۆگات دەکرێن لە دەوروبەری ملیۆنێک بەرمیل دەبێت و پرۆسەکە بەردەوام دەبێت. ئێستا ڕێککەوتن کراوە 15,000 بەرمیل ڕۆژانە 15,000 تۆن بگوازرێتەوە بەپێی ئەو توانستەی کە بەردەستە و کۆمپانیا سوورەکەس کە بتوانن بەپێی توانە چونکە دەزانن ژێرخان بەهۆی ئەو جەنگە درێژخایەنێکە بۆ 15 ساڵی خایاند ئەو توانە ژێرخانێ لە بەردەست نییە و چاکردنەوەی پێویستە ئەمە لە ئێستادا لێرە دەوەستێت لەسەر ئەو پرسە خوازارین لە ئاستی ڕەزامەندی هەردوو لاولایانی عراقیش بێت. ئێمەش بۆ ئێمە سوودی هەیە و سوودی بۆ هەردوو گەل هەیە لە کۆتاییدا. بەڵێ بەڕێز ئەحمەد ڕۆژانە چەند بەرمیل لە ڕێگەی تانکەرەوە هەناردەی تەرتوس دەکرێت؟ ئێستا ڕێکەوتنمان ئەوە کردووە کە 300,000 بەرمیل بێت. ئێمە چاوەڕوان دەکەین کە زیاتر بێت. ئەوەی کە نەوتی خاوە ئێمە لە گفتوگۆی بەردەوام دەین بۆ ڕێکەوتنی نوێ کە ئێستا لە ژێر پێداچوونەوە و لێکۆڵنەوەدا. بەڵێ عراق زۆر باسی لەوە دەکرد کە بۆڕی نەوتی کەرکووک بانیاسیش نوێ بکاتەوە. ئایا هیچ پلانێکتان هەیە لەگەڵ عراق کە بۆڕی نەوتی کەرکووک بانیاس نوێ بکەنەوە؟
اتصال مع الجانب العراقي منذ فترة. دەمێکە لەگەڵ عراقیەکان لە پەیوەندی داین کە دەبینین 56 ساڵێک دەبێت لە مێژە زۆر دەمێکە لە ناوەڕاستی سەدەی ڕابردوو دروست کراوە لە کار کەوتووە و هێڵە بۆ خزمەتگوزاری ناشێت زۆر جانی پێگەیشتووە چاک ناکرێتەوە لە هەمان کات ڕێککەوتن هەنێ ئێستا بۆ ئەوەی سەر لە دەستپێکەوە دروست بکرێنەوە گفتوگۆی زۆر هەن بۆ ئەوەی بتوانرێت ئەو هێڵە بەکار بخرێتەوە بە شێوازێکی نوێ دەزانین کە ڕۆژانە و هەفتانە ئەمە لە گفتوگۆتان هاوکات لەلایەن عێراقیش ئێستا باس لەوە دەکەین کە چۆن نەخشەکاری بۆ بکەین. ئەو ڕێککەوتنێک کە کراوە لەگەڵ عێراق ئەمەوێ بزانم کە ڕۆژانە چەند بەرمیل نەوت لە ڕێگەی عێراقەوە هەناردەی سووریا دەکرێت چە لە ڕێگەی چەنکەرەوە بێت چە لە ڕێگەی بۆڕیەوە بێت. بالصهريج ممكن نوصل برميل يوميا ڕەنگە بگەڕێنە 1000 بەرمیل ڕۆژانە ئەمە لە دەستپێکدا وەکو قۆناغی یەکەم ئەمە بابەتێکە لەسەر لانی عێراقیش دەوەستێت. باشە بەڕێز ئەحمەد جەنابەت ئاماژەت بەوە کرد کە بە پێ ڕێککەوتنەکە 1 ملیۆن بەرمیل نەوت لە عێراقەوە هەناردەی سووریا دەکرێت ڕۆژانە 1000 بەرمیل ئەم بڕە تاکەی ڕێککەوتنەکە تاکەی درێژەی دەبێت لە نێوان عێراق و سووریادا. فيول اويل حاليا هذا اخذ 6 سنوات ئێستا بۆ 6 ساڵە لە قۆناغی یەکەم و نەوتی خاویش ڕێککەوتن دەکرێت و لەسەر بڕەکەت دەوەستێت ئەوەی کە بڕی یەکەمە بۆ ماوەی 6 ساڵە ڕێککەوتنی لەسەر کراوە کەواتە بۆ ماوەی 6 ساڵ 1 ملیۆن بەرمیل نەوت لە عێراقەوە هەناردەی سووریا دەکرێت ڕۆژانە ئاماژەتان بەوە کرد 1000 بەرمیل نەوت هەناردە دەکرێت ئەم بڕە بۆ عێراق و ئەو پێداویستەی کە پێویستەتی بەشی پێداویستەکانی دەکات لەبەرەوەی کە بڕێکی زۆر کەمە. بالارقام الماده اللي تم الاتفاق بەڵێ ڕێککەوتن کراوە لەسەر ئەو ڕێژەیە واتە بۆ 10,000 تۆن ڕۆژانە دەبێت وەک 10,000 تۆن دەبێت لە ماوەیەکی کەم زیاد دەکات و ئەو ڕێککەوتنەش بۆ ماوەی 6 ساڵ دەبێت. نەوتی خاوە ئێستا ئێمە لە دانوستان و لێکۆڵینەوە توێژینەوە داین بۆ واژۆکردنی ڕێککەوتن لەسەر نەوتی خاو دواتر بڕەکە دیار دەکەین بۆ ئەوی بگەینە 500,000 بەرمیل. زۆر باشە باسمان لە بۆڕی نەوتی کەرکووک بانیاز کردوتان لە مێژە قسە لەسەر ئەمە کراوە کە کاربن بۆڕیە بکرێت ئایا بۆڕیەکە کەڵکی ماوە کە بۆ کاری هەناردەکردن کەڵکی لێوە بگیرێت یا پێویستەکە بگۆڕدرێت؟ ئەو هێڵێکی ئێستا هەیە بۆ ڕەکانی بەتەواوی لە ناوچوون بۆ ئەو خزمەتگوزاریە ناشێن بابەتەکە لەژێر لێکۆڵنەوەی بۆ ئەوەی بۆڕی و هێڵی نوێ دابدرێت بواتە لەلایەنی عێراقیەوە تا دەگاتە بانیاز. زۆر باشە سووریا لە بەرامبەر هەناردەکردنی نەوتی عێراق داوای چی لە عێراق دەکات؟ ئێمە زۆر براوەنین لەو پرسە ئەمە ڕێککەوتن کراوە لە دوان هەردوو حکوومەتەوە لەلایەنی عێراقی و سووریەوە هەمووی بەو ئاراستەیە بە خێر و خۆشی بەرد و لە بشتێتەوە ئەمە ئامانجی یەکەم بووە و گەڕانەوە پەیوەندی کۆنەکانە
کە 15 ساڵە گرەی تێکەوتووە دۆخێکی سیاسیە بووە جەنگ بەردەوام بووە ئێستا العرب البيئة الجغرافية واحدة دەبین ئێمە لە ژینگێ و جوگرافیاکی هاوبەشین پێویستی بە هاوەهەنگی هەیە لەناو هەردوولا. زۆر باشە ئەگەر بۆڕی کەرکک بانیاس بکەوێتەوە کار و بتوانرێت وەکو ئاماژەتان پێکرد کە کاری لەسەر دەکرێت بەکار بهێنرێتەوە توانای ئەوەی هەیە چەندە نەوت هەناردە بکات ئایا ئەتوانێت وەکو پێویست سووریا کەڵک لەم بۆڕیا وەربگرێت؟ أكيد تستطيع سوريا الاستفادة من هذا الأنبوب. طبعا حكيت مسبقا من پێشووتریش ئاماژەم بۆ کرد کە لانی عراقی ئەو بڕیارە بدەن کە چەند بڕ هەناردە دەکەن نەخشەکاری بکرێت لەو نێوانە بۆ داڕشتنەوە و دانانی هێڵێکی نوێ هەروەها بۆ ئەوەی ئەو مەودایەکەم بکرێتەوە تا لەگاتە دەریا چونکە نزیکترین خاڵە بۆ گەیاندن و بازاڕە جیهانیەکان. زۆر باشە بەڕێز ئەحمەد ئاماژەت کرێمە نزیکترین خاڵە بۆ گەیاندن بە بازاڕە جیهانیەکان بۆشاییەکی زۆر گەورە لە بازاڕی ئابووری جیهانی و نەوت دروست بووە. ئایا سووریا دەبێتە جێگرەوەی گەروی هورمۆز بۆ هەناردەکردنی نەوت و گاز بۆ بازاڕەکانی ئەوروپا؟ ئێمە نامانەوێت بینێت جێگرەوەی هیچ لایەنێک بەڵام دەمانەوێت ڕۆڵێکی استراتیژی و هاوڕێیانە بجێڕین کە سووریا لەو نێوانە پاڵێوراوە بۆ ئەوەی ببێتە سەرچاوە و ترانزیتی پێدا تێپەڕینی وزە غاز کارەبا. ئێمە ڕۆڵێکی استراتیژی بەهۆی پێگە جوگرافیەکەمانەوە دەجێڕین. ئەگەر بمانەوێ باس لە نەوتی سووریا بکەین ئێستا ئاستی بەرهەمهێنان چەندە لە سووریا؟ بەرهەمهێنان لە سووریا بەهۆی جەنگەوە دابەزیوە زۆربەی شوێنەکان وێران بوون بیرەکان بەباشی پشتگوێ خراون یاخود بەرهەمهێنان تێدا نییە. ئەمە پێویستی بە چارەسەرێکی زۆر هەیە لە ڕووی ژێرخانەوە لەگەڵ کۆمپانیای نیشتیمانی لە کار دەبین ئەوە ڕێکەوتنمان لەگەڵ شەریکە گەلێکی زۆر هەیە بۆ پەرەپێدانی چێڵگەنەوتەکان خوازیارین کە ڕێژەی بەرهەمهێنان هیوابەخشین کە نەوت و غاز بەرهەمهێنین. باشە کەواتە نەوتی سووریا ئێستا هەناردەی دەرەوە دەکرێت ئەگەر دەکرێت ڕۆژانە چەندە بڕەکەی؟ نەخێر ئێستا بەرهەمهێنانمان زۆر کەمە بەشی بەکارهێنانی نێوخۆی سووریا ناکات بڕەکە بای ئەوە ناکات و بڕیەوە ناکات شیاوی ئاماژە پێدان نییە بێجگە لە باناس و حومس هیچ شتێکی وان نییە کە هەناردە بکرێت. زۆر باشە بەڕێز ئەحمەد چەند کێڵگەی نەوتان لە هەستەدە هێزەکانی سووریای دیموکرات وەرگرتووەتەوە ئاستی بەرهەمهێنانیان چەندە؟ بە شێوەیەکی تەواو حکوومەتی سووریا جڵە و باڵای و دەسەڵاتی بەسەر هەموو چەڵگەنەوتەکان هەیە و کۆمپانیای SBCش بە هەمان شێوە دەستی داوەتە نۆژەنکردنەوە و ڕێخستنەوەی هێڵەکان و بۆڕێکان هەموو شتێک بە شێوەیەکی ئاسایی دەچێتە ڕێوە. زۆر باشە با لە کۆتایشتا بزانم کە پلانتان بۆ پێشخستنی بیرەنەوتەکان لە سووریا چییە؟ پلانمان دوو قۆناغا قۆناغیەکەمیان ئەوەیە بۆ ئەوەی نۆژەنکردنەوەی ئەو چێڵگان دەست پێ بکەین بیناکاریەوە ئەنجام بدەینەوە هەروەها بتوانین بیری نوێ هەڵبکۆڵین ئەو قسەیمان لە کاتێکدایە کە
ئێمە دەمانەوێت نۆژەنکردنەوە و بوشانەوە بەرهێنانیش لە تەک ئەو قۆناغەدا دەستی پێ بکەین لەگەڵ شێڤڕۆنیش ئێمە لە دەریا لە کەناراوەکانی سووریا لە ڕێکەوتندا و ڕێکەوتنمان هەیە بۆی بتوانین لەسەر زەوی و لە دەریاش نەوت بەرهەم بهێنین بەویستی خوا. زۆر سپاس دەکەم بەڕێز ئەحمەد قوبەجی جێگیری سەرۆکی کۆمپانیای نەوتی سووریا لە دمشقەوە لەگەڵم بووی. سپاس.